ئێستا ئەمە لە دەرەوەینا و نزیکی سەری سار دەبینەوە باشە ئەوانە کە دێن بۆ لامان زۆر جار لە جیانیش ئەو گفتوگوۆیە دروست دەبێتن ئەڵێن ئەوانە بەمە دەرێن سەری ساتان پیرۆز بێ ڕۆژی عیساتان لێ پیرۆز بێ ئێمەش پێیان ئەڵێن ئەمە موسڵمانین پێمان مەرێ زۆر کەسێ ئەڵێ نابێ ئەبێ بە جیرانەکەت وابرێ و دینی مەسیح دینەچی ئەبێ باوەڕی دین وتم برای بەڕێز دینی مەسیح ئەگەر من باوەڕیم بەو دینە هەبێ کەواتە من شریک بۆ خوددا پیا دەکەم بۆیە ئەوە لەگەر تۆ ئەوە بۆ چی دەکەمەوە من ئەگەر باوەڕم بە کریسمس و باوەڕم بەو دینەی ئەیوان هەبێتن دینە کۆنەکەی نارێم ئەوەی کە ئیسلام کە مەسیح عیسا پێغەمبەر بۆ کە هاتووە باسی ئەوە ناکەم باسی سەردەمی ئێستا ئەکەم کامە لە ئەوروپای نامن لە دانیمارکم ئەگەر باوەڕی بە دینەکەی وانەوەی کەواتە من شریکم بۆ خوددا پیا کردووە کە عیسا کوڕی خۆیە وایە نەماوەستە سۆران دەکیت من هەموو کاتێک ئەمێ ئەگەر ڕسخەکەشم ببڕێتن ئەوە قەناعەتە لای خۆم دروست بووە ڕسخەکەشم ببڕێ من پیانە ئەڵێم کو ئەوان کە سەری ساری کە جێژنی مەدادێ هیچ کاتێک ئامادە نەبووینێ بۆ من بەرێ جێژنەتان پیرۆز بێ نەک بۆی کە مرۆڤایەتینە با من عەرزی جەناب بکەم هەتا ئەوان پێشمان بڵێن جەژنتان پیرۆز بێت ڕاستی ئەمە ناکرێت تۆ تەنازولی بۆ بکەی ئیشی ئێمە یەک بە یەک نییە لەگەڵ ئەدیانەکانی ترا ئەم دینی من بگورە مامۆستا ئەجا من مەقسەدەکەم ئەلێکوانە ئەوەیە بۆ خەڵک شیکەیتەوە بە جوانی من مایکەکەم دەگرێت برا شەینەکەم مەسەلەی کریسمس و جەژنە نەتەوەیەتیەکان یان بۆنە ئەو جەژنانی کە تایبەتن بە دینەکانی تر ئەمانە جەژنی ئێمە نین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی دوو جەژنی بۆمان کردووە کە تایبەتن بە جەژنی مسلمانان ئەوی جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانە هەرچی ئەوانەی ترکەوە ئەکرێت ئەتوانیە ناوی بێر لێ بنیە جەژنی نەتەوەییان جێژنی هەرچیەکە بەڵام مەسەلەی جەژنی نەتەوە چی پێڵن جەژنی سەری ساڵە یان جەژنی کریسمس ئەمانە پەیوەندی بە مسلمانانەوە نییە کاتێک تۆ پێت جائیزە ئەبێ پێشت جائیز بێ کاتێک پێت جائیزە یعنی تەهنیە و پیرۆزبایی لە کەسێکی ئەدیان بکەیت باشە ئەبێ پێشت جائیز بێ بڕۆی لە کەنیسەکەی ئەوە نوێژی ئەوان بکەیت و بڕۆی ئنجیل بخوێنیت تەورات بخوێنیت ئەمە یعنی تەنازولکردنە لە عەقیدە برای شیرینم بۆیە خی گەورە کە کاتێ باسی یەکلابوونەوەی قەزیەکانمان بۆ کە ئەفەرمێ لەکم دینکم وەلیە دین دینی خۆتان بۆ خۆتان دینی خۆمان بۆ خۆتان بۆ خۆمان کاتێک من ڕێگری ناکەم لە تۆ لە وڵاتەکەمات کڵێسات هەیە هەموو شتێکت هەیە تۆش نابێت ڕێگریم لێ بکەی منش عیبادەتی خۆم بکەم خێزانم حیجاب بێت قورئان بخوێنم مەدرسەمان هەبێت قورئان بخوێنین بچین بۆ حەج بچین بۆ عومرە و منش ڕێگریم لەو نەکردووە کەواتە ئێمە لە وڵاتێکین تۆ دیانەتی خۆت هەیە منش دیانەتی خۆم هەیە چ پێویست ناکە من تەنازول لە دینەکەم کەم لەبەرەوە زۆرینەی دنیا مەسیحیەتە و یان من لە وڵاتەکەی ئەواژیم ئەمە هیچ مانایەکی نییە برای شیرینم کەواتە ئەگەر بتەوێت ئەوان لە خۆت ڕازی کەیت ئەوان بەوە ڕازی نابن ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم هەتا نەبیتە گاور و جوولەکە ئەوان قەناعەتت پێ ناکەن حتى ئیعلانی نەکەی لەسەر شاشەوە بڵێ من بوومە بە ئەدیان بوومە بە مەسیحی و بە جوولەکە ئەوان قەناعەتت پێ ناکەن کەواتە چ پێویستەکە تەنازول لە دینەکەت کەی برای شیرینم ئەگەر باسی پێکەوە ژیان ئەەکەن برای لە کوردستانی خۆمانە چەند ساڵە لە کۆیە مسلمانەکان و مەسیحەکان بەیەکەواژێ لە کەرکووک بە هەمان شێوە لە چی پێڵن لە هەڵەبجە بە هەمان شێوە هەر غەیرە دینیشی تایە باشە نازانم نمونەی چۆی ترتان بۆ بێنمەوە نمونەی هەولێرتان بۆێنمەوە کاکە ڕۆژە لە ڕۆژان بیستان گەنجێکی مزگەوت باشە گەنجێکی مزگەوت بەڕیشەوە بڕوە پەلاماری کڵێسەیەک بدات لە بازار پەلاماری ئافرەتێکی مەسیحی بات پەلاماری پیاوێکی مەسیحی بات یان هەر دینێکی تر نەبووە کاکە گیان یعنی ئەو پێکەوە ژیانی ئەوان باسیەکەن کاکە لە کوردستانە هەیە لە وڵاتەکانی تریشا هەیە یعنی لە وڵاتە عەرەبیەکان باسکە لە وڵاتە هەر وڵاتێکە مسلمان تایە سەیتەرەی هەیە و زۆرینەن یعنی لەکوێیە ئەمان نازانم من نازانم یعنی پێکەوە ژیان کامەیە ئەوەی لە فەڕەنسا ئێستا کامە پێکەوە ژیانەکە نایڵن بانگ بە ئاشکرا بدرێت نایڵن حیجاب لە شوێنە گشتیەکان و یان بۆ نمونە لە قوتابخانە و لە زانکۆکانە بە ئاشکرا نیقاب و حیجابیان مەمنوع کردووە کامە یعنی نازانم کامە ئازادیە کامە پێکەوە ژیانی ئەوانە کە باسیەکەن
ئەو پێکەوە ژیانە تۆ لە ناو سویدا بە بەرچاوی ملیۆنەها خەڵکەوە بە بەرچاوی 2 ملیار مسلمانەوە تۆ دەی سوکایەتی بە قورئانەکەیت، سوکایەتی بە قورئانەکەی، پۆلیسیشت بۆی داناوە حرەسیاتیش یەگرێت. یەک مسلمانم بۆ بێنە سوکایەتی ڕۆژێ لە ڕۆژان سوکایەتی بە ئینجیل کرد بێت، سوکایەتی بە تەورات کرد بێت. چکە ئێمە پێمان وایە هەر کەسێ سوکایەتی بە ئینجیل و تەورات بکات پێی کافرە بێت. یەک مسلمانم بۆ بێنە ڕۆژێ لە ڕۆژان جنێوی دابێ بە پێغەمبەر موسا، پێغەمبەر عیسا سەلامی خۆیان لێبێ، کە بەمە کافر ئەبیت. يعني لا نفرق بين أحد من رسلي، فرقی نێوان پێغەمبەری خۆمان لەگەڵ پێغەمبەری ئەوانە ناکرێت. پێغەمبەری ئێمە لەگەڵ ئەوانە یەک فەرقێکی هەیە، خاتەم النەبیینە، کۆتا پێغەمبەرە، لە دوای ئەمە و پێغەمبەری تر نایە. هەر کەسێ باوەڕ بە پێغەمبەری خوا نەکا و شوێنی نەکەوێ لە لای ئێمە مسلمان نیە و داخلی ئیسلام نەبووە. انتهى الأمر تەواو. بەڵام پێغەمبەران لەناو خۆیان نابران، عەقیدەشیان یەک بووە، بۆیە هەر کەسێک نەقسیان لێ بگرێت، بێڕێزیان بەرامبەر بکە پێی کافر ئەبێت. کەواتە ئەوەی ئێمەی دینەکانی تریشمان، یعنی وەکو چۆن بێڕێزی بەرامبەر بە ئیسلام بە بێڕێزی بەرامبەر بە بێڕێزی لێک ئەدەینەوە، بە کوفر لێکی ئەدەینەوە، بێڕێزیکردنش بەرامبەر دینەکانی تر هەر بە بێڕێزی لێک ئەدەینەوە، بە کوفر لێک ئەدەینەوە. ئەوانن پێکەوە ژیانیان قبوڵ نیە عەزیزەکەم. کەواتە ئەمە قسەیەکی کۆنە و قسەیەکی خایسە، یعنی تۆ بڵێ من پێویستە ئەو جەژنی قوربان جەژنانم لێکام پیرۆزباییم لێکا منش ئەبێ لی بکەم. مانای ئەوە نیە برای شیرینم. هیوادارم پەیامەکەم گەیشت بێ و لە خزمەتانە.